پەرلەمانی عێراق لە ماوەی چەند مانگی ڕابردوودا متمانەی لە چەند وەزیرێکی عێراق ساندەوە و سیاسەتوانەکانی شایەنگاوی لێسەنەوەی متمانە لە وەزیرەکان بەڕووخانی حکوومەتی عەبادیان بەستەوە. عبادی پێنا دەبات بۆ عرضکردنی ئەو ناوانە بە پەلە چونکە هەست دەکات بە پلانەکانی مالیکی کە وەلایەنگەرانی مالیکی کە دەیانەوەی ئەم حکوومەتە بڕوخێنن چونکە بەڕاستی لە بیرمان نەچێت ئێمە لە ماوەی داهاتوو لێپرسینەوە لەگەڵ 6 وەزیر دەکرێت لەگەڵ ئەم پۆستانەکە بەتاڵە ئەو کاتە حکوومەتەکە بە ئاسانی دەڕوخێت. پاش ململانەیەکی درێژ پەرلەمانی عێراق لە دانیشتنی هەشتەمی ئەم ساڵەیدا دەنجی لەسەر پاڵێورایی وەزارەتی بەرگری و ناوخۆی عێراقدا و پاڵێورایی وەزارەتی بازرگانی و پیشەسازیشیان پشتگوێ خست. لەم چوارچێوەیەدا پەرلەمانتارێکی دەوڵەت یاسا ڕادەگەینێت کە سیناریۆی پشکایەتی دەستی پێکردووە و ئەوەی سەر بە پارتێکی سیاسی نەبێت متمانەی پێنادرێت. تم تمرير وزارتين أمنية. پەرلەمانی عێراقی متمانەی بە هەردوو وەزیرانی بەرگری و ناوخۆدا ئەوانەی کە عێراق ئەو پەڕی پێویستی پێیان هەیە بەهۆی ڕەوشی ئاسایشی وڵات متمانە بە عیرفان حەیالی بۆ وەزیری بەرگری و بە قاسم ئاعرەجی بە وەزیری ناوخۆ درا هاوکات ئەوەی سەربەلایەنێکی سیاسی نەبێت یان فراکسیۆنێکی لە پشت نەبێت ئەوە متمانەی پێنادرێت هەر بۆیە وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەتا ئێستا پڕ نەکراونەتەوە. پاشەوەی کە پەرلەمانی عێراق متمانەی بە دوو وەزیری حکوومەتی عێراقدا فراکسیۆنی وەتەنیەی سەر بە ئایاد عەلاوی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق و جێگیری سەرۆک کۆمار بایکۆتی خۆیان ڕاگەاند و تایدا ڕووناچیان خستە سەر پشکایەتی حکوومەتی نوێ. ئەمڕۆ فراکسیۆنی وەتەنیە بایکۆتی خۆی لە دانیشتنی دەنگدانی پاڵێوراوانی حکوومەت ڕاگەیان ناڕازیشن لەسەر ئەم پاڵێوراوانە کە دیاردەیەکە پشکپشکێنی سیاسی پێوە دیارە و بازدانیشە بەسەر ئێرادەی جەماوەردا. چەند مانگێکە 5 وەزارەتی حکوومەتی عێراق لە بۆشایەکی سیاسیدا دەژێن و لە ماوەی داهاتووش پەرلەمانی عێراق خۆی ئامادە کردووە کە متمانە لە چەند وەزیرێکی تر بسێنتەوە. کاردانەوەی ئەم هەنگاوەش دیاردەیەکە کە حکوومەتی عەبادی بڕوخێ بەڵام ئەمڕۆ عەبادی پشتڕاست بووە کە متمانە بە دوو کاندیدی حکوومەتەکەی درا. لە بەغداوە نزار عەبدوڵڵا دەنگی ئەمریکا.